هاوڕێیانی ژام کاتتان باش. ئەمە بەشی سێمە لە هەڵسەنگاندنی هەڵبژاردنی هەرێمی کوردستان. لە بەشی یەکەمدا هەر بۆ بیرهێنانەوە دەنگەکانم دابەش کرد بەسەر ئەوانی مافی دەنگدانیان هەیە، ئەوانی بایۆمێتریان وەرگرتووە، ئەوانی بایۆمێتریان وەرگرتووە و دەنگیان نەداوە، ئەوانەی بایۆمێتریان وەرگرتووە و لەسەر سندووقی هەڵبژاردن دەنگی خۆیان پوچ کردوتەوە لەگەڵ ئەوانی دەنگیان داوە، واتە ژمارەی دەنگدەرانی ڕاستەقینە کە ئەمانیش تەنیا لە 48 ئەوانن مافی دەنگدانیان هەیە. هەرچی بەشی دووهەمە تەرخانم کردبوو بۆ دەستنیشانکردنی ڕێژەی دەنگی سێقەوارەی براوەی یەکەم، پارتی یەکێتی نەوەی نوێ. لێرەوە گەیشتمە ئەو دەرەنجامەی کە پارتی لە 21.4 هەموو ئەو دەنگانەی هێناوە کە مافی دەنگدانیان هەبووە لە کوردستاندا. یەکێتی لە 10.8 ئەو دەنگانەی هێناوە، نەوەی نوێ لە 7.7 ئەو دەنگانەی هێناوە، کەواتە هەر سێ قەوارەی براوەی یەکەم کەمینن. من ڕێبار فەتاحم، بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایبێم کەناڵە بکەن و بە هاوڕێکانتانی بناسیێنن. ئەم بەشەم تەرخان کردووە بۆ شیکاری دەنگی سێقەوارەی یەکەم لە 4 پارێزگەی کوردستاندا کە ئەوانیش سلێمانی، هەولێر، دهۆک و هەڵەبجەیە. لەم سلایدەدا وەک دەیبینین ژمارەی دەنگی ئەوانم تۆمار کردووە کە لە هەر پارێزگەیەکە مافی دەنگدانیان هەیە لەگەڵ مافی دەنگدان لە هەموو کوردستاندا. لە ستوونی ژمارە یەکدان کۆی هاوڵاتی، ئەوە ژمارەی ئەو هاوڵاتیانەیە کە لە هەرێمی کوردستاندا لە خولی شەشەمدا مافی دەنگدانیان هەبووە، ئەوانیش 3,789,360 کەسن. بابزانی سلێمانی چەنگی بەرەکەوێت لەم ژمارەیە. ژمارەی دەنگدەران ئەوانەی مافی دەنگدانیان هەبووە 1,439,957 کەسە. ئەوانی هەولێر 1,288,382 کەسە. هی دهۆک 947,340 کەسە. هی هەڵەبجە 113,681 کەسە. ئەو دەنگانن کە مافی دەنگدانیان هەیە، نەک ئەوانەی بایۆمەتریان وەرگرتوتەوە. جیاوازێکی زۆر هەیە. ئەوانەی کە مافی دەنگدانیان هەیە زۆر لەوانە زیاترن کە کارتی بایۆمەتریان وەرگرتوتەوە. لەمەوەدا کە من دەڵێم ئەمە لە 150 دەنگەکانە، مەبەستم لەوەیە کە لە 150 ئەو دەنگانەیە کە مافی دەنگدانیان هەبووە لە هەرێمی کوردستاندا، نەک ئەوانەی کە کارتی بایۆمەتریان وەرگرتوتەوە. جیاوازن. هەر لە سلایدەکەدا لە لاکێشەیەکی پەمەییدا لەسەرەوە ڕێژەی سەدی دەنگی هەر پارێزگەیەکم دەستنیشان کردووە. بۆ نمونە سلێمانی لە 138 هەموو دەنگەکانی بەرەکەوێ، هەولێر لە 134، دهۆک لە 125، هەڵەبجە لە 103. لەبەرەوەی کە ژمارەی کورسی پەرلەمان لە خولی 6دا 100 کورسیە، ئەمە ژیانی کەمێک ئاسان کردووە کە دەڵێن دهۆک لە 125 دەنگەکانی بەردەکەوێ، واتە 25 کورسی پەرلەمانیشی بەردەکەوێ. لە هەندێک سلایدیش دەبینین لە خوارەوە نووسیومە بڕوانە پاشکۆی ژمارەیەک 2 3 تا دوایی. لە کۆتایی سلایدەکاندا پاشکۆم داناوە، نیشانم داوە هەندێک زانیاریم لەکوێ وەرگرتووە. زۆربەیان لە میدیای درەوە هاتوون، من زۆر سوپاسیان دەکەم. ئەم سلایدە
بیناکردنە لەسەر سلایدی پێشوو. ستونە شینەکان هەروەکو سلایدی پێشوو سەرجەم ئەوانن کە مافی دەنگدانیان هەبووە لە کوردستاندا یان لە یەکێک لە پارێزگەکاندا. ستونە پەمەیەکە ژمارەی ئەوانن کە کارتی بایۆمێتریان وەگرتوتەوە لە هەموو کوردستاندا و لە هەموو پارێزگەیەکدا. لە هەموو کوردستاندا لە ١٧٣ ئەوانەی مافی دەنگدانیان هەبووە کارتی بایۆمێتریان وەرگرتوتەوە. لە سلێمانیدا لە ١٦٥، لە هەولێر لە ١٧٨، لە دهۆک لە ١٧٧، لە هەڵەبجە لە ١٥٢. ژمارەکان ناخوێنمەوە، هیوادارم بتوانن سلایدەکە ڕابگرن و سەیری ژمارەکان بکەن. لە دەنگی سێ قەوارەی یەکەم لە پارێزگەکانی کوردستان دەڕوانم. لەم سلایدەدا وەک دەیبینین هەر چوار پارێزگاکەم دەستنیشان کردووە: سلێمانی، هەولێر، دهۆک، هەڵەبجە. با سەیری بۆ نمونە دهۆک بکەین. لە دهۆکدا ئەو ستونە شینە ژمارەی ئەوانەیە کە مافی دەنگدانیان هەبووە هەروەکو سلایدەکانی پێشوو. هەر سێ قەوارەکە پێکەوە وەکو لە ژێرەوە نووسیومە 477,340 دەنگیان هێناوە، بە هەر سێشیان لە 150.4 هێناوە کە دیارە زۆر کەمە. ئەمانە سێ قەوارەی یەکەمن. لە هیچ پارێزگەیەکی دیکە سێ قەوارەکە پێکەوە نەیانتوانیوە لە 150 دەنگەکان بهێنن. ئەوەی لای من زۆر گرنگە لەم سلایدەدا ئەوەیە کە ژمارەی ئەوانەی مافی دەنگدانیان هەبووە واتە ستونە نیلێکە لەگەڵ دەنگی سێ قەوارەی یەکەم زۆر جیاوازە. ئەگەر بە زمانێکی ساکار بیڵێم دەنگی سێ قەوارەکە پێکەوە بە قولەپێی ژمارەی ئەوانە ناگا کە مافی دەنگدانیان هەبووە. بۆ نمونە لە سلەیمانی کە 1,439,957 کەس مافی دەنگدانی هەبووە، هەر سێ قەوارەکە پێکەوە 451,722 دەنگیان هێناوە، واتە لە 131.4 دەنگەکان کە دیارە زۆر کەمە. هیچ لایەنێک لەمانە کە براوەی یەکەمن ناتوانن بڵێن زۆرینەین لە سلێمانیە. با بچین بۆ هەولێر. لە هەولێر 1,288,382 کەس مافی دەنگدانی هەبووە، هەمویان پێکەوە 563,100 دەنگیان هێناوە. لە نیوە کەمتر هەر هەمویان پێکەوە لە 143.7 دەنگەکانیان هێناوە. هیچ قەوارەیەک لەمانە بە پارتیشەوە کە دیارە لافی زۆر گەورە لێدەدا لە هەولێردا ناتوانێ بڵێم زۆرینەم. هەموو قەوارەکان کەمینن. با سەیری دهۆک بکەین. 477,340 کەس دەنگی بە سێ قەوارەکەیاوە لە 947,340 کەس کە مافی دەنگدانیان هەبووە. بەمەش دهۆک چۆتە پلەی یەکەم لە 150.4 دەنگەکانی هێناوە، بەڵام هێشتا ئەو سێ قەوارەیە کەمینن. خۆ ڕەنگە هەڵەبجە لە هەمویان خراپتر بێت. لە 113,671 کەس تەنیا 22,202 کەس دەنگیان داوە، واتە لە 119.5. هەر زۆر کەمە. ئێستا نزیکتر لە دەنگی سێ قەوارەکە دەڕوانم. لەم سلایدەدا ستونە نیلێکەم لا بردووە تاکو باشتر ڕێژەی قەوارەکان ببینین و بەراوردیان بەیەک بکەین. لێرەوە دەم و دەست دەگەینە چەند دەرەنجامێک. پارتی توانیوێتی لە دهۆک و هەولێردا پلەی یەکەم بەدەست بهێنێ. یەکێتی توانیوێتی لە هەڵەبجە و سلێمانیدا پلەی یەکەم بەدەست بهێنێت. خۆ ڕەنگە تەنیا نەوەی نوێ توانیوێتی تا ڕادەیەک ڕێژەی دەنگی خۆی لە هەموو پارێزگەیەکدا ڕابگرێت لەگەڵەوەشتا کە دەنگی کەمترە. ئەم جیاوازیە
لە دەنگی پارێزگەکاندا پێویستە لە سیستەمی حکومڕانی داهاتوودا لەبەرچاو بگیرێت خۆ ڕەنگامە دەرفەتێک بێت بۆ کابینەی داهاتوو کە بتوانن ئەو جیاوازیە لەبەرچاو بگرن. ئێستا پارێزگە بە پارێزگا سەیری دەنگی هەر سێ قەوارەکە دەکەم. یەکەم جار پارێزگەی سلێمانی سێ دەکەم. لێرەدا وەک دەیبینین ژمارەی دەنگی سێ قەوارەکە کامانە سێ قەوارەی یەکەمن لە چاو ژمارەی ئەوانەی مافی دەنگدانیان هەبووە زۆر کەمە. ئەمان کەمینەن وەگەر هەرسێکشان بخەیتە سەر یەک وەکو پێشتر نیشانمدا هەر کەمینەن. با لە پارتی بڕوانین. پارتی 57,916 دەنگی هێناوە لە سلێمانی لە 1,439,957 کەس. پارتی لە سەدا 4 دەنگی سلێمانی هێناوە. با لە یەکێتی بڕوانین. لە سەدا 7.9 هێناوە. با بڵین لە 118 واتە لە سەدا 82 لە پارێزگەی سلێمانی دەنگیان بە یەکێتی نەداوە. ئەمە شکستێکی زۆر گەورەیە بۆ یەکێتی. یەکێتی 257,359 دەنگی هێناوە 1,182,598 کەس دەنگی بە یەکێتی نەداوە لە پارێزگەی سلێمانیدا. نەوەی 936,447 دەنگی هێناوە کە دەکاتە لە سەدا 9.4. دیارە بۆ قەوارێکی تازە ئەوە دەستپێکێکی زۆر باشە. بە بەراورد لەگەڵ پارتیدا نەوەی نوێ 2.5 دەنگی پارتی هێناوە. ئێستا لە پارێزگەی هەولێر دەڕوانین. میدیای پارتی شانازی زۆر بە سەرکەوتنیەوە دەکرد لە پارێزگەی هەولێردا. ئەو دەستەواژەیە کە بەکاردەهاتەوە بوو کە پارتی هێندەی هەموو قەوارەکانی دیکە دەنگی هێناوە. خۆ ڕەنگە ئەوە ڕاست بێت بەڵام ئەوە تەنیا لایەکی چیرۆکەکەیە. با سەیری لاکەی دیکەی بکەین. پارتی لە هەولێردا 347,786 دەنگی هێناوە. با بزانین چەند کەس دەنگی پێنیاوە. 940,596 کەس دەنگی پێنەداوە. پارتی لە سەدا 27 دەنگی هەولێری هێناوە لە 173 هەولێر دەنگیان بە پارتی نەداوە. چۆنی لێک دەدەیتەوە لێشی بدەرەوە بەڵام لای من پاش ئەو هەموو کۆنترۆڵە و پاش ئەو هەموو ساڵە حکومڕانی لە هەولێردا ئەمە شکستێکی گەلێک گەورەیە. بە ژمارەی کورسی پارتی یەکەم نییە، پارتی دووەمە. قەوارەکانی دیکە 18 کورسیانەیە، پارتی حەبەی هەیە. یەکێتی و نەوەی نوێ بە هەردووشیان لە 16.7 دەنگیان هێناوە کە تەنیا لە سەدا 10.3 لە پارتی کەمترە. ئەوەی کە زۆر گرنگە لەم سلایددا لەبەر چاو بژیرێ ئەوەیە کە هەر سێ قەوارە یەکەم کەمینەن. باشترینیان پارتیە لە سەدا 27 دەنگەکانی هێناوە. یەکێتی 8.6 نەوەی نێو 8.1. پاش ئەو هەموو ساڵە کە پێڵێن خەبات نەوەی نوێ بە چەند ساڵێک لە دامەزرانی خۆی لە شانی یەکێتی بدات. ئێستا لە پارێزگەی دهۆک دەڕوانم. پارتی لە دهۆک 402,152 دەنگی هێناوە لە 947,340 دەنگ واتە پارتی لە سەدا 42.5 دەنگی دهۆکی هێناوە لە 150 نەهێناوە. یەکێتی وەکو وایە نەبێت لە 103 دەنگی هێناوە. نەوەی نوێ وەکو قەوارەیەکی نوێ 4.9 دەنگەکانی هێناوە لە یەکێتی زۆرتر دەنگی هێناوە. یەکێتی 28,557 دەنگی هێناوە. نەوەی نوێ 46,631 دەنگی هێناوە. ئێستا لە پارێزگەی هەڵەبجە دەڕوانم. دیارە هەڵەبجە پارێزگەیەکی کچکە و تازەیە. ئەوانەی کە مافی دەنگدانیان هەبووە 113,681 کەس بوون. یەکێتی توانیوێتی
12530 دەنگ بێنێ، نەوەی نوێ 4732، پارتی 4940. نەوەی نوێ تەنیا 200 دەنگی لە پارتی کەمترێناوە، پارتی لە سەدا 4.3 دەنگەکانی هێناوە، یەکێتی لە سەدا 11، نەوەی نوێ لە سەدا 4.1. ئێستا لە نواندنی هەموو قەوارەیەکی سیاسی لە هەر 4 پارێزگای کوردستان دەڕوانم. با پێشەکی سەیری پارتی بکەین. پارتی لە ئاستی هەرێمی کوردستاندا 812,749 دەنگی هێناوە کە دەکاتە لە سەدا 21.4 هەموو دەنگەکان. لەگەڵەوەشدا لە هەموو قەوارەکانی دیکە دەنگی زۆرترە، بەڵام هێشتا کەمینەیە. بابزانین لە پارێزگەکانە چی کردووە. لە سلێمانیدا پارتی لە سا 4 دەنگی هێناوە، دیارە بێکاریگەرە. لە هەولێر لە سەدا 27.2 هێناوە، زۆر کاریگەرە. ئەوەی لە سا 25 زیاتری هێنابێ وەکو زۆر کاریگەر لە قەڵەم داوە. لە دووهۆک لە سا 42.5 دەنگی هێناوە کە دیارە زۆر کاریگەرە. لە هەڵەبجە لە سەدا 4.3 هێناوە کە دیارە بێکاریگەرە. لە 2 پارێزگای کوردستان بێکاریگەرە، لە 2 پارێزگای کوردستان زۆر کاریگەرە. با لە یەکێتی بڕوانین. یەکێتی لە ئاستی هەرێمدا 409,548 دەنگی هێناوە کە دەکاتە لە سەدا 10.8. بابزین لە ئاست پارێزگەکان چی کردووە. لە سلێمانی 7.9 تۆ بڵێ 18 دەنگی هێناوە، کاریگەرە، لە سەدا 10 زۆرترە. لە هەولێر 8.6 دەنگی هێناوە، بێکاریگەرە. لە دووهۆک لە سەدا 3 دەنگی هێناوە، بێکاریگەرە. لە هەڵەبجە لە سەدا 11 دەنگی هێناوە، کاریگەرە. با لە نەوەی نوێ بڕوانین. نەوەی نوێ لە ئاستی هەرێمدا 293,032 دەنگی هێناوە، واتە لە سەدا 7.7 هەموو دەنگەکانی هێناوە. دەنگی نەوەی نوێ لە ئاست پارێزگەکان لە سلێمانی لە سەدا 9.4 دەنگی هێناوە، بێکاریگەرە. لە هەولێر لە سەدا 8.1 دەنگی هێناوە، بێکاریگەرە. لە دووهۆک لە سەدا 4.9 دەنگەکانی هێناوە، بێکاریگەرە. لە هەڵەبجە لە سەدا 4.1 دەنگی هێناوە، بێکاریگەرە. کەواتە نەوەی نوێ هێشتا وەک قەوارەیەکی نوێ لە هەموو پارێزگەیەک بێکاریگەرە. شیکاری وردی هەڵبژاردننی خولی 6 بۆ ئەوە بووە کە بگەمە چەند دەرئەنجامێک. بەر لەوەی دەرەنجامی ئەم بەشە بخەمە ڕوو، پێویستە سروشتی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا دەستنیشان بکەم. زۆر بە کورتی ڕێژەی دەنگدان لە سەدا 44 کەمتر بووە. هیچ قەوارەیەکی سیاسی بە پارتی وەکێتیشەوە نەیانتوانیوە لە سەدا 50 دەنگەکان بێنن. ڕاستیەکەی هەر لێ شێوە نزیگنین. پارتی باشترینیانە لە سەدا 21 دەنگی ئەوانەی هێناوە کە مافی دەنگدانیان هەیە. یەکێتی لە سەدا 11، نەوەی نوێ لە سەدا 8. هەرزێکیشیان پێکەوە هەرێشتا کەمینن، تەنیا لە پارێزگەی دووهۆکدا نەبێت کە دەگەنە لە سەدا 50. دابەشبوونی دەنگ بەسەر پارێزگەدا. پارتی لە سلێمانی و لە هەڵەبجە لە سەدا 4 دەنگی هێناوە کە وەک ئەوە وایە نەبێت. یەکێتی لە دووهۆک لە سەدا 3 دەنگی هێناوە، ئەمیش وەک ئەوە وایە لە دووهۆک نەبێت. لە هەولێر ئەم جارە هێزەکان لە یەکەوە نزیکن. پارتی هەرچەند ڕیکلامی بەهێزە بۆ ئەوەی کە دەنگی زۆر هێناوە، ڕاستیەکەی لە سەدا 27 زیاتری دەنگ نەهێناوە. کۆمەڵی هەرێمی کوردستان پێویستی بە جۆرێکی دیکەیە لە حکومڕانی نەک ئەوەی کە ئێستا هەیە. پێویستە سێنتەرێکی لاواز هەبێت، پێویستە دەسەڵاتێک لە هەولێردا هەبێ کە دەسەڵاتێک بێ تەنیا بڕپڕی پشتی ئیدارەی بەدەستەوە بێ. هەموو دەسەڵاتێکی دیکە بۆ لۆکەڵ بەجێ بهێڵڕێت. خۆ دەکرێ بینا لەسەر ئیدارەی ئەمڕۆ بکرێت. دەکرێت قەزاکان خۆیان جۆرێک لە
کەنسڵ یا ئیدارەی خۆجییان هەبێت یا ئیدارەی لۆکەڵیان هەبێت دەنا ڕەوان نییە لە هەولێرەوە پارتی بە لە سەدا 21 دەنگەکان حکمی سلێمانی و هەڵەبجە بکات کە تەنیا لە سەدا 4 دانیشتوانی ئەو دوو پارێزگایە دەنگیان پێدابێت. حەز دەکەم بەم دەقە کورتە کۆتایی بە بەشی سێهەم بهێنم. سەکۆی سیاسی کوردستان گەلێک فراوان بووە و گۆڕاوە. هێزی سیاسی گچکەی لۆکەڵ سەری هەڵداوە. پارتی وێکێتی چیدی هێزی یەکەم نین، نەوەی نوێ و قەوارەکانی دیکە تەنگیان پێ هەڵچنیون. سەرجەم دەنگی پارتی وێکێتی لە سلەیمانیدا لە سەدا 21.9، لە هەولێر لە سەدا 35.8، لە دهۆک لە سەدا 48.5، لە هەڵەبجە لە سەدا 15.3. لە هیچ پارێزگەیەک پارتی وێکێتی پێکەوە نەیانتوانیوە لە سەدا 50 دەنگی ئەوانە بهێنن کە مافی دەنگدانیان هەیە. ئایا دەکرێت قەوارەکانی دیکە فرامۆش بکەین؟ ئێستا قەوارەکانی دیکە پێکەوە زۆرینەن، پارتی وێکێتی کەمینە. ئەم قەوارانە پێکەوە لە سلەیمانیدا لە سەدا 78.1 دەنگەکانن، لە هەولێر لە سەدا 64.2، لە دهۆک لە سەدا 51.5، لە هەڵەبجە لە سەدا 84.7. دیارە قەوارەکانی دیکە لە هەموو پارێزگەیەک براون، ناکرێ فرامۆش بکرێن. لە بەشی چوارەمدا ڕۆشنایی دەخەمە سەر هەندێک لایانی دیکەی هەڵبژاردننی خولی شەشەم لە هەرێمی کوردستان. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون، هەتاکو بەشی داهاتوو ئارام و بەختەوەر بن. هیوادارم بیرتان نەچێ سەبسکرایب بکەن.